بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت لەم بەرنامەیەدا قسە لەسەر جموزۆڵ و چالاشە مەدەنیەکانی ناو شەقامی کوردی و پرۆسەی هەڵبژاردن دەکەین و پرسیار دەکەین ئایا بەڕاست کارێکی یاسایی نییە کە جموزۆڵ و چالاشە مەدەنیەکان لە پرۆسەی هەڵبژاردنەکاندا ئەنجامەکانیان تەوزیف بکرێن ئایا هەر لە بنەڕەتدا تێکەڵاوکردنی چالاشە مەدەنیەکان بە چالاشە سیاسیەکانی لە نمونەی هەڵبژاردن کردەیەکی هەڵە نییە بەو ئیعتیبارەی هەردوو جموزۆڵەکە سەر بە دوو دنیای جیاواز لە یەکترن ئایا ئەوانەی پروپاگەندەی ئەوە دەکەن کە نابێت چالاشە مەدەنیەکان و پرۆسەکانی هەڵبژاردن تێکەڵاو بە یەکتر بکرێن ئەوانە نین کە دەیانەوێت هەموو شتێک لە هێزەکانی دەرەوەی خۆیان قەدەغە و حرام بکەن ئایا ئەوانەی لەسەر پشتی ناڕزایەتی و چالاشیە مەدەنیەکانی ناوڕووداوەکانی حەفتەی شوبات کە لە دواتردا بوونە پارلەمانتار و کاربەدەست لە دەسەڵات داوەندە بە وەفا بوون بۆ پەیامە مەدەنیەکانی ئەو ڕۆژانەی ڕابردوو تاوەکو لە هەڵبژاردنەکانی داهاتوودا بە شانازیەوە قسە لەسەر پەیوەندی ئاسایی نێوان جموزۆڵە مەدەنی و هەڵبژاردندا بکەین بۆچی لە زۆرێک لە وڵاتان هەڵبژاردنەکان ڕێگا و بژارەیەکن بۆ سەر لە نوێ ڕێخستنەوەی چاوەڕوانیەکانی چین و توێژەکانی کۆمەڵگا بەڵام لە کوردستان بەردەوام درێژەدان دەبێت بە جەولەیەشی تری ململانەی سیاسی بۆ قسەکردن لە سەر ئەمە هەریەک لە بەڕێزان کاک دلێر عەبدولخالق نووسەر و ڕۆژنامەنووس مامۆستا یاسین عەبدوڵڵا چالاکوانی مەدەنی هەروەها لە ستۆدیۆی هەولێری پایتەخت بەڕێز کاک ڕێباز یوسف سەرۆکی تۆڕی ڕێکخراوە مەدەنیەکانی هەولێر لەگەڵمان دەبن بەخێراتتان دەکەم سوپاسان دەکەم کاک عەبدولخالق با لە بەڕێستەوە دەست پێ بکەم و پرسیاری ئەوە لە بەڕێزت بکەم کۆتا پرسیارم لە تەقدیمی ئەم بەرنامەیە ئەوە بوو بۆچی لە زۆربەی لە زۆرێک لە وڵاتان هەڵبژاردن ڕێگە و بژارەیەکە بۆ سەر لە نوێ ڕێخستنەوەی ئەو چاوەڕوانیانەی کە چین و توێژە جیاوازەکانی ناو کۆمەلگا هەیەن هەت بەهێزە سیاسیەکانیشەوە هەڵبەت بەڵام بۆ لە هەرێمی کوردستان ئەمە نییە ینی لە هەرێمی کوردستان جارێکی دیتر هەڵبژاردن دەبێتە مناسەبەتێک بۆ جۆرێکی دیکەی شەڕی سیاسی نێوان هێزە سیاسیەکان ئەمە بوو لە ڕاستی تا ئەو شوێنەی قسە لەسەر هەڵبژاردن و پرۆسی هەڵبژاردنەکەین قسە لەسەر تایبەتمەندیەکی یان بنەمایەکی گرنگی دیموکراسیەتەکەین کە ململانێ یان جۆرێک لە کێبڕکێکردن لە ناو هەڵمەتی هەڵبژاردن بۆ ئەوەی هێزە سیاسی ڕکابەرەکان دەنگی زیاتری شەقام وەربگرن پرۆسەیەکی ئاساییە و ئەوە لە وڵاتە دیموکراسی و نیمچە دیموکراسیدا بوونی هەیە کێشە ئیشکالێتەکە لەو شوێنەوە دەست پێ ناکە بەڵکو بۆ باسکردن لە پرۆسەی هەڵبژاردن لە هەر دەوڵەتێکە پێویست بەوەیە ستراکتوری سیاسی ئابووری کۆمەڵایەتی تایبەتمەندی ئەو ئینڤۆیرۆمنت و ژینگەیە بخوێنیتەوە باسی هەرێمی کوردستان باسی هەرێمێکی فیدراڵیە کە لە دوای نەوەتویەکەوە دروستە بێ یەکەم ئینتیخابات لە مانجی 5/92 ئەکرێ کە بە پێی بەشێک لەو داتانەی لە بەردەستە 1970 دەنگدەرانی هەرێمی کوردستان بەشداریان کردووە چونکە ئەمە یەکەم پرۆسەی هەڵبژاردنە کەوکو کەرنەڤاڵێکی جەماوەری وابوو کورد لەسەر شانۆی سیاسی جیهاندا بڕیاری دانوێنەری خۆی هەڵبژێڕەوە جۆرێک بوو لە وەرگرتنی شەرعێتی خەڵک بۆ دەسەڵاتی سیاسی لە کوردستانە بەڵام قسەکە لەسەرەوەیە خولی دووەمی ئەم ئینتیخاباتە کە بڕیارە ئەبێ لە 96 و 97 تا بکرێ ئەچێتە 2005 بەردەوام ئینتیخابات لە کاتی خۆیان نەکراوە ئەمە پێمان ئەڵێ دەسەڵاتێکی سیاسیمان کردووە بە حاکمی خۆمان کە ئەم دەسەڵاتە لە ترسی دۆڕاندنی کورسەکانیان و لەبەرەوەی متمانەی خەڵک ساڵ بە ساڵ لاواز بووە لە ئەنجامی ئەو سیاسەتە خراپەی کە ئیداری وڵاتەکەیان پێکردووە پرۆسەی ئینتیخابات لەبری ئەوەی ساڵانە بە شێوەیەکی دەوری ببێتە هۆی وەرگرتنەوەی شەرعێتی حکومڕانی لە هەرێمی کوردستانە بۆتە هۆی ناسەقامگیری زیاتر چونکە کاتێک ئینتیخابات لە کاتی خۆیان ناکرێت کاتێک دیموکراسیت بە خۆی ناچەسپێ کاتێک ڕێگا بە جیاوازیەکان نادرێت کاتێک احترامی شەقامی خۆت ناگری کاتێک پژ نابەستی بە شەرعێتی خەڵکەی خۆت و پژە بەستی بەوەی تۆ کلچی ئەم دەوڵەت و فڵان دەوڵەتی وە ماڵک بینا ناکەی کە قاچەکانی لەسەر خۆیان وەستا بێ نەتیجەکەی ئەم بەدبەخت زۆر کاگە عەبدولخالق تۆ ئەم دەسەڵاتە تۆمەتبەر دەکەی بەوەی کە هەر لە بنەڕەتدا لە هەڵبژاردن ترساوە بۆیە بەردەوام لانی کەم هەڵی داوە هەڵبژاردن دووا بخە بەڵام بۆچی ئەم دەسەڵاتە ئەگەر لە هەڵبژاردن بترسێ هەڵبژاردن دوجار هەر دەکا و لە هەموو جارەکەشدا ئێمە بینیمانم دەسەڵاتە بەبراوە لێی دەرچووە
بەڵام من هەز ناکەم ئەم بینینە ڕاست بێ چونکە بۆ نمونە ئەزمموی 26 ساڵ لە حکمڕانی هەرێمی کوردستان ئایا پێویست بوو ئێسامە چاوەڕێی خولی پێنجەم انتخابات بکەین یان چاوەڕێی خولی حوتەم و هەشتەم انتخابات زۆر چاکە بەڕای بەڕێزت ئەگەر خولی پێنجەم نەبووایە و خولی هەشتەمیش بووایە گریمان هیچ لە دەخۆکە دەگۆڕە بەم شێوازی کە تێیدا ئێمە هەڵبژاردنمان کردووە کاک شۆڕش کوردەواری یا بەو شێوازانی کە نەتیجەکانمان قوبڵ بڵێنی چی لە دەخۆ ئیدیۆمێکی لە کوردەواریە زۆر جوانە ئەڵێ سێبەری داری خوارە ئێمە بە چەند قۆناغێکا لە هەرێمی کوردستان تا گەشتوینەوەی کێسان ناوێنین بۆ نمونە قۆناغی هەڵبژاردننی پەرلەمان و بیناکردنی حکوومەتی کوردستان قۆناغی شەڕی ناوخۆی نێوانی کێتی و پارتی 94 قۆناغی نەشەڕ نەئاشتی 97 قۆناغی ڕێکوتنامەی واشنگتۆن 98 تا 2003 پێش پرۆسی ڕزگاری عێراق هەلومەرجێکە 2003 تا 2009 کە ئۆپۆزیسیۆنێکی سیاسی کارا دروست دەبێ هەلومەرجێکی ترە ڕووداوەکانی حەڤەی شوبات هەر یەک لەم قۆناغا ئەتوانی بە پێوەرەکانی تایبەتمەندی ڕۆژگارەکانی خۆی هەڵی بسەنگێنی لە هەر یەک لەم قۆناغەیە دەسەڵاتی سیاسی کوردی ورتر دوو حەزبە باڵا دەستەکە لە کورتیان داوە لە کەمیان داوە لە زیادیان نەیاوە بەردەوام ناڕەزایەتیەکانی خەڵک نیگەرانیەکانی خەڵک داواکاری و خواستی خەڵک زۆر چاکە بەڵام کاک عەبدولقادر ڕاستە لە ناو مەنزومە سیاسیەکە ئەم دوو پارتە لە کەمی و لە کورتیان داوە بەڵام لەسەر ئەرزی واقع ئەم لە کەمیدان و لە کورتیدانە شتێکی نەکۆڕیوە ڕاستە کورسەکانیان لە پەرلەمان کەمی کردووە بەڵام 2000 ئەم دوو هێزە بە تایبەتی پارتوێژێتی هەردووشیان وەکو خاوەنی زۆنی زەرد و زۆنە سەوزەکەی خۆیان ماونەتەوە ئەزانی من هیوام وایە کەواتە پرسیارەکەم لێرەدا ئەمێ ینی هەر لە بنەڕەتدا بەڕاست هەڵبژاردن لە هەرێمی کوردستان باخی هەبووە یا هەر کەرنەڤاڵێک بە بۆنێک بووە وەکو توزانم شتێکی ڕۆتینی ئێمە کردومانە و لە داهاتووشدا دەیکەین نەخێر من وای نابینم باخی نەبووە هەڵبژاردن ئەبێ ئەو وێزگەیە بێ کۆمەڵانی خەڵکی کوردستان بڕوایان پێ بێ و بەشداری تیا بکەن هیچ ڕێگایەکی تری ساغڵامتر و تەندروستیمان ترمان نییە جگە لە انتخابات بۆی بتوانین گۆڕانکاری لە کۆمەلگایە بکەین بۆی بتوانین حەزبە خراپەکان کەنارگی بکەین و حەزبی تر و بەدیلی باشتر بکەین لە ڕاستی ئەم قسەوانیە ئەم قسە لە هەموو ئەو ژینگە سیاسیە نالەبارانەی کە حەزبە دەسەڵاتدارەکان کە سەریان دواتر لە ستەمکاری دەرەچێ بۆ ئەوەی خەڵک سار بکەنەوە لەسەر انتخابات دەم قساکەن بەڵام لە ڕاستیە خەڵکی کوردستانە بێت تێبگات شەقامی کوردستانە بێت تێبگات ئایا سنگ و قورسایی یەکێتی و پارتی هەمانە و سنگ و قورسایەکە لە 92 نەخێر لە 98 و نەخێر لە 2003 هەیان بووە نەخێوانە دروستکردنی هێزی سیاسی نوێ لەسەر شانۆی سیاسی کوردستانە نیشانەی ئەوە نییە کە انتخابات کاریگەری هەبووە مەسەلەن تۆ لە مێژووی هەرێمی کوردستانە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان گەنجێک دە ئیدارەیە و پەرلەمانەدا هستافێکی نوێ دێ کە بە لە ڕاستی ئەمانە بەشێک لەو دەنگانە و دەنگانە بوون کە دەنگی پەراوێزخرا و متی ناو کۆمەڵگایان بەڵام توانیوانە گۆڕانکاری بکەن بۆیە قسەکردن لەسەر ئەوەی هەڵبژاردن ڕێگایەکە بایەخی نەماوە لە ڕاستیە من هەستەکەم ئەمە خوتوکەدانێکە بە ئامانجی ئەوەی خەڵک سار بێتەوە لە پرۆسەی انتخابات بینینی من وایە هیچ ڕێگایەکی تەندروستتر لە انتخابات لە بەردەمی ئێمە نییە بەڵام پێویستە هۆشیارێکی سیاسی ئەوەنە گونجاومان هەبێ کە بتوانین خەم و ئازار و ناسۆری میلەتەکەی خۆمان لەبیر نەچێ و بتوانین پرۆسەی دەنگدان بکەینە دادگای تاوانبارکردن و لاتەریکردن و دادگاییکردنی ئەو هێزانەی ئێستا هەرێمێکی کوردستانی لاوازیان هەولێر بۆ لای میوانە بەڕێزەکەم کاگە ڕێباز یوسف سەرۆکی تۆڕی ڕێکخراوە مەدەنیەکانی هەولێری پایتەخت سڵاو لەبێ کاگە ڕێباز لە بەڕێزە دەپرسم بەڕاست بەڕای بەڕێزت شتێکی ئاساییە شتێکی سروشتیە کە ئەو جوم و جوڵ و چالاشە مەدەنیانەی کە هەن لە هەرێمی کوردستان نەتیجەکانیان تەوزیف بکرێ لە کاتی هەڵبژاردن بەڕێزت ئەمە چۆن دەبین ینی تعلیق چێ لەسەر ئەمە بەڵێ زۆر سوپاس بێ و بە خێراتنی میوانە بەڕێزەکانی شت دەکەم طبعا من دەمەوێت دەست پێ بکەم بەڕاستی کای سیاسی و حکومڕانی ئەم وڵاتە ئیشکالی گەورەی تێدا بڵێ و ئەمە دەبێ کەسمان بەرگری لەوە نەکەین بەڕاستی کە لەم وڵاتەدا کۆمەڵێک ئیشکال هەیە و هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان و هەردوو هێزی دەسەڵاتدار دایانتوانی بە شێوازێکی تەندروستتر ئیدارەی کای حکومڕانی ئەم وڵاتە بدەن دایانتوانی هێزە سیاسیەکان بەڕاستی بە شێوازێکی تر بین باشترین ئالیەت و میکانزم بەکاربهێنن بۆ دابینکردنی ئەو پەڕی خۆشگوزەرانی بۆ هاونیشتیمانیان و کوردستانیان
ئەوەی کە جەنابەت دەپرسی من پێم وایە تێکەڵکردنی یاخود ئیستیغلالکردنی چاڵاکیە مەدەنیەکان کە و اختصاصی ئێمەوە بەڕاستی وەکو ڕێکخراوە مەدەنیەکان زۆر جار هەستمان بەوە کردووە کە بەشێک لە هێزە سیاسیەکان ویستویانە وەکو کە هیچ دەواازەیەکی تر لە بەردە هەموو دەواازەکانی تر لە بەردەمیاندا دادەخرێ و ناتوانن بۆ نمونە سیاستێکی گونجاوە خاوەنی پلانێکی استراتیژی و سیاستێکی استراتیژی و ڕوئایەکی وازح بن بۆ سیاستکردن لە وڵاتە دێن پەنادەبن بۆ ئیستیغلالکردنی ئەو چاڵاکە مەدەنیانەیە کە لە شەقام دەکرێت و دوجار تەوزیفی دەکەن من پێم وایە بە هیچ زۆرێک ئەمە نابێ شەرعیەت بدرێ بەوە و ئەوە لە لاوازی بەشێک لە چاڵاگوانە مەدەنیەکانە لە لاوازی بەشێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیە لە لاوازی ئێمەیە بەڕاستی کە دەرگامان خستۆتە سەرپشت بۆ ئەوەی کە ناڕزایەتێکی مەدەنی دەکرێت کۆمەڵێک پەرلەمانتار بن خۆیان بکەن بە خاوەنیان چەند هێزێکی سیاسی لە سەرەتادا چاوەڕێی ئەوە بکە بە عەوفەوی خەڵک بێتە سەر شەقام و کە نەتیجەشی هەبوو بەڕاستی خۆی بکە بە خاوەنی دەستکەوتەکانی کاگڕێباز لە کاتێکدا من دەمەوێت لە کاتێکدا لەسەر ئەرێز لە کاتێکدا جوموجۆڵ و چالاشی مەدەنی هەیە ئەم جوموجۆڵ و چالاشی مەدەنیانە گویان لێ ناگیرێ شتێکی تەبیعی نییە ینی هەوڵ بدرێ ئەم جوموجۆڵ و چالاشە مەدەنیانە لە ڕێگەی بە کەناڵیزەکردنی لە ناو پەرلەمان لە ناو جوموجۆڵێکی دیکەی سیاسیدا ینی وا بکرێت کە گویان لێ بگیرە درێ ینی شتێکی تەبیعی نییە ئەمە وەکو فشار بەکار بهێندرێ نەخێر ئاسایی نییە لەبەرەوەی ئێمە دەبێ نەفەس درێژ بین لە خەباتی مەدەنیدا ئێمە دەبێ باوەڕمان بەوە هەبێت کە بە خەباتی مەدەنی وەکو ڕێکخراوە مەدەنیەکان وەکو خەڵکی ئازادی خواست خەڵچەکەی هەڕێکخراوی نیە خەڵچەکە لە سەر بە هیچ لایەنێکی سیاسی نیە خەڵچەکە ئازادی خوازە و خۆبەخشە لە وڵاتە بەڵام باوەڕی بە خەباتی مەدەنی هەیە و لەسەر شەقامە و من پێم وایە نەخێرەمە ئاسایی نییە و حیزبە سیاسیەکان دەبێ خاوەنی پلانی استراتیژی خۆیان سیاستێکی دنیا و ڕوئیابینی خۆیان بن بۆ کای سیاسی و حکومڕانیە وڵاتە نەک بێن ئەوەی ئیستیغلال بکەن من دەمەوێت یەک خاڵکاک شۆڕشکە ئاماژەی بۆ بکەم پێم گرنگە تۆ سیرەکەی لە دنیادا وایە کە نوخبەی سیاسی یا هێزی سیاسی بەشێک لەو هێزە سیاسیانەی کە کۆمەلگاکان خۆی سیاست لە کورتترین تا ئەگەر سیاست لە کورتترین تعریفیدا هوەری ئیدارەدانی کۆمەلگا بێ دەبینین بەشێک لە پارتە سیاسەکان لە دنیادا دێن کۆمەلگا ئاراستە دەکەن شەقام ئاراستە دەکەن بەڵام بەداخەوە لە کوردستان پێچەوانە بۆتەوە یعنی ئەم بەشێک لە هێزە سیاسیەکان چاوەڕێ ئەوە دەکەن شەقام ئاراستەیان بکەوە تۆ دەبێ بەڕاستی ئەو نوخبە سیاسی لە کوردستان کە بەنیازە کە بانگشەی ئەوە دەکا کە دەتوانێت ئەم کۆمەلگایە لە هەموو ئەو قەیرانانە دەرباز بکە کە دەتوانێت گۆڕانکاری جددی بکە لە کای حکومڕانی ئەم وڵاتە چاوەڕێ ئەوە بکە شەقام ئاراستت بکە ئەمە پێم وایە هیچی لێ سەوز نابێت تۆ دەبێ ئەم هێزە سیاسیە جورئەتی سیاسی و دنیابینی سیاسی هێندە بڕ بکە کە بێ ئەو شەقام ئاراستە بکە قسە لەسەر ئەوە کرا کاک من دەمەوێت وڵایی تعلیقێکەمە بوو لەسەر قسەکانی کاک دلێر قسە لەسەر باسی لە مەسلەی دەرکەوتنی هێزی نوێ و ئەوانە کرد کە بۆ نمونە گەنج هاتووە پەرلەمانی ئیدارەداوە و هێزی نوێ دروست بۆ ئەوانە بەڵام من پێم وایە هەموو ئەو هێزە نوێیانەی کە دروست بوون بەڕاستی نانتوانیوە تەجاوزی هێزە تەقلیدەکانی تری کوردستان بکەن بەڕاستی یعنی خۆ بەڵام کاگڕێباز تاوەکو بە ئینساف بین بەڵام هێشتا هەندێکی هێزی نوێ هەیە هێشتا تەجروبە نەکراوە هەز ناکەی ئەم حکمە مطلقە زۆر مەوزوعی نییە ئەزانی ئەو زیاتر تەرکیزی لەسەر ئەو هێزانە کرد کە لە ڕابردوودا تەجروبە کراون و من لی تێگەیشتم کە بڕاستی کە باسی پەرلەمان و ئەوانە کرا یعنی ئەوانەی هەفتەی شوبات کە تۆ لە سەرەتای بەرنامەکە ئاماژەت بۆ کرد کاک شۆڕش یعنی تۆ جوان باسی ئەم حاڵەتت کرد یعنی دەبینین ئێستا بەشێک لە ڕێکخەرەکانی خۆپیشاندانەکانی هەفتەی شوبات لە مێدیاکانەوە دەبینین لە نووسینەکانیەوە دەبینین بە ئاشکرا باس لەوە دەکەن کە ئەم حاڵەتەوە ئەم خۆپیشاندانانەی ئەم هەفتەی شوبات و شەهیدەکانی هەفتەی شوبات بازرگانی سیاسی پێوەکراوە لەلایەن هێزە بەشێک لە هێزە سیاسەکانی کوردستانەوە یعنی ئەگەر زۆر جار ئەم هێزە سیاسیانە یا ڕوونتر بڵێن زۆر جار ڕەنگە ئەمە هەوڵی هەموو هێزە سیاسەکان بوو بێ کە جوڵەیەکی سروشتی مەدەنی دروست دەبێت خەڵکی ئازادی خواست ئیدارەی دەدا کە جوڵەیەکی مەدەنی دروست دەبێت یان بەشێک لە ڕێکخراوە مەدەنیەکان دێن ئیدارەی دەدەن دەیانەوێت شتێکی لێ سەوز ببێ بەڕاستی کۆمەڵێک خەڵکی سیاسی دێن بەڕاستی دێن وەکو ڕێکخەری
خۆیان وەکو ڕێخەری خۆپیشاندانەکان و خۆیان وەکو داڕێژەر و ئەنجامدەری ئەو ناڕەزایەتیانە دەبینیوە دوجار بەڕاستی ئەوەی لێ سەوز دەبێت کە پێی بستنە پەرلەمانیان چەند وەزیرێک وەرگریان چەند پۆستێکی سیادی وەرگرم ئەوە یەکێکە لەو ئیشکالانەیە کە ئێمە لە کوردستان تا ئێستا بەڕاستی ئەم خۆپیشاندانانەی بوون ئەگەرچی هەندێک شتی گۆڕیوە بەڕاستی ئێمە ناتوانین بڵێن هیچی نەگۆڕیوە بەڵام نەگەیشتۆتە ئامانج و ئەم خۆپیشاندانانەی هەند زۆر جار وا هەز دەکرێت کە تایبەتە بە شارێک یا بە ناوچەیەک یان وا تعریف دەکرێت کە خۆپیش ناڕزاتی لۆکاڵی و سەرتاسەریە بۆیە ئێستا ئێمە پێویستمان بەوە هەیە کە یعنی ئەم هەوڵ و هەنگاوانە یەک بخەین بۆ ئەوەی وا بکەین کە ئەم ناڕزایەتی مەدەنیانەی هەن بە شێوازێکی شارستانی و مەدەنی ئیداری بدرێت بۆی لە ڕێی خەباتی مەدەنی و توانین گۆڕاکاری کۆمەلگادە دروست. زۆر باشە کاک ڕێباز کە مامۆستا یاسین دەمەوێت قسەیەکی کاگە ڕێباز بکەم بە پرسیار لە بەڕێزدەم بەڕێزە پێی وایە لە ئەنجامی نەبوونی ڕوئیاشی سیاسی لای کۆمەڵێک هێز ینی ئیتر دوجار ئەوەی لێکەوتۆتەوە کە پەنا بەرنەبەر ئەوەی کە چالاشە مەدەنیەکان جۆڵە مەدەنیەکان جوڵەی ناوشەقام تەوزیف بکەن تەنانەت لە پرۆسی هەڵبژاردنیشدا ینی بەڕێزت لەو بارەوە دەڵێ چی؟ بنەی خۆی گەورە سڵاو لە بینەران سڵاو لە هاوڕێشم کاک ڕێباز دیارە شەقام یان خۆپیشاندانەکان جۆرێکە لە خەباتی مەدەنی و جۆرێکشە لە خەباتی سیاسی ئەو بە کاک ڕێباز بە هەڵەمەند نەبە چونکە هەڵبژاردنیش پرۆسەیەکی دیموکراسی و پرۆسەیەکی خەباتی مەدەنیە ینی ئەمە ئەگەر بینە سەر مۆزوعی خۆپیشاندان و یان خەباتی گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانیدا لە مێژوو پێمان دەڵێیان ئەوەی کە لە خۆپیشاندانەکانی عەبدی شوبات سەری هەڵدا سەرەتا لە هەرێمی کوردستان درێژکراوەی بەهاری عەرەبی بوو بەهاری عەرەبی چەندین حکوومەتی گۆڕین چەندین ڕژێمی گۆڕی کە هەر خۆ بە خۆپیشاندان وە خوێنیشی تێدا ڕژا و زۆریش ئاسایی بوو دەسەڵات گۆڕا و کۆمەڵێکی تر هاتنە سەر دەسەڵات بۆیە من پێم وایە ئاساییە ینی شەقام بەکاربێنرێ بۆ ئەوی بگێ دەسەڵات بۆ دەبێت بۆ دەسەڵات دارانی حکوومەتی هەرێمی کوردستان کە 27 ساڵ لەسەر دەسەڵاتن 27 ساڵە مۆنۆپۆلی دەسەڵاتی هەموو جمگەکانی دەسەڵاتیان کردووە بۆ مانەوەی خۆیان ئاسایی بێ مڵکی گشتی بەکاربێن ئاسایی بێ سامانی گشتی بەکاربێن ئاسایی بێ هێز بەکاربێن ئاسایی بێ ئەنی هەموو شتەکانی ئەوەی کە لە بەردەستیاندایە بەکاربێن بۆ مانەوەی خۆیان بۆ درێژەدان بە دەسەڵاتی خۆیان ینی پارە دابش بکەن چەک دابش بکەن لە هەڵبژاردنەکان بەڵام بۆ منێکی ئۆپۆزیسیۆن یا با بڵێن بۆ بابایشی ئۆپۆزیسیۆن نەتوانێت لە ئەدای ڕوئیای خۆی بکات لە شەقام بۆ دەبێت ینی ئەوە سروشتی بۆ پاساوەی دەوترێت چالاکی مەدەنی سەر بە ژینگەیەکە تایبەت بەخۆی و جموجۆڵ و چالاشی سیاسی حیزبیش سەر بە ژینگەیەکی تایبەت بەخۆیەتی و دەشگوترێت لە کاتی تێکەڵاوکردنی ئەم دوو ژینگەیە شتێکی زۆر ناماکول و سەر و سەما شۆڕژ با ئێمە شتەکان تێکەڵ نەکەین بە خۆپیشاندان جۆری هەیە خۆپیشاندانی چین هێژاران هەیە خۆپیشاندانی موچەخۆران هەیە خۆپیشاندانی سیاسی هەیە کە بۆ گۆڕنی سیستەمی سیاسی ئەموو ئەوانە ئەو جۆرە خۆپیشاندانە تێکەڵ نەکەین بەڵام لە هەمان کاتیشدا هەر کەسێک هەر حیزبێک زۆر ئاساییە حیزبێکی سیاسی پێ ڕابەرایەتی شەقام بکە زۆر ئاساییە بەڵام دوجار ینی بۆ ئەوە بێ کە مافی ئەو هاوڵاتیانی کە داوای مافیان دەکەن بۆ گۆڕنی سیستەمی حکومڕانی بۆ باشکردنی گوزەرانی خەڵک بێ زۆر ئاسایی وە دەشکرێ ینی چەند حیزبێکی سیاسیش هاوپەیمانەتی بکەن و ینی پشتیوانی لە شەقام بکەن ئەوە شەر شتێکی سروشتی و ئاسایی چونکە ئەمە بەڵامتر بابەتەکە پەیوەندی بە پشتیوانیکردن لە خواست و چاوەڕوانی و داخوازەکانی شەقام نییە ئەوەندەی تەوزیفکردن و دواتر بەکارهێنانی نەتیجە و ئەنجامی ئەم خۆپیشاندان و ئەو ناڕەزایەتی و ئەو جموجۆڵە سیاسیانەیە بۆ مەرام و بۆ مەبەستی سیاسی بنمونە وەکو لە پێشەشی بەرنامەکەشم داگوتم لە ئەنجامی ڕووداوەکانی هەفتەی شوبات و دوای هەفتەی شوبات کۆمەڵە چالاکوانی دیاری ناو ڕووداوەکانی هەفتەی شوبات بوون بە پەرلەمانتار و لە شوێنی تریش پلە و پۆست و پایان وەرگەر ئێستا خەڵک ڕەنگە خەڵک هەبێ قسە و تێبینی و وەگلەی ئەوەی هەبێ کە تا ئەندازەیەش زۆر ئەم بەڕێزانە بە وەفا نەبووبن بۆ ئەو پەیامانەی کە لە هەناوی هەفتەی شوبات هاتنە دەرەوە قسەکە ئەلێرەدایە مامۆستا یاسین دیاردیەشی زۆر ناشیرن دەسەڵاتی کوردی بڵاوی کردوێتەوە بەناو سەرجەم جمهوریەکانی کۆمەڵگادا کە ینی
بە شێوەیەک لە شێوەکان دەمو چاوەکانی کە پشتیوانی لە خۆپشاندانە دەکەن ناشرین بکەن ئەوە ینی ڕوئایەکە و هێزێکی لە بەفعلی ناش هەندی دمچاوەیە ناشرین بووە تۆ لەم خۆپیشاندانانەی ئەم هەندێک پەرلەمانتار هەیە کە لە بنمونە خۆپیشاندانەکانی هەفتەی شوڕ لەسەر شان و مل دادەنراوەکو چالاگوانی مەدەنی بەڵام سەر ڕێگەیان پێ نادرێ خۆیان قسە بکەن لەناو خەڵک. من پارێزەری و خۆپیشاندانان ئەو پەرلەمانتارانە نیم بەڵام لە تۆ دەپرسم ئەوانەی کە چوونە پەرلەمان ئایا ڕێگەیان پێدرا ئەو بەرنامەی پێیان بوو جێبەجێ بکەن ئایا ڕێگەیان پێدرا ئەو دەسەڵاتی ینی ئەو با بڵین ئەو داواکاریانی کە خەڵکی شەقام هەیان بوو بۆیان جێبەجێ بکرێ یان ڕێگەیان لێگیرە یان لە سێتەرەی دێگەڵە ئەو دی ئەو سنوور کرانەوە من ئەوە ئەنی پلان دەسەڵات دەزانم ناشرینکردنی دەمو چاوەکان چونکە من پێم وایە هەرچەند نامێ وەک پارێزەری ئەوان لێرە دەرکۆم بەڵام پێم وایە ئەوە پلانی دەسەڵاتە بۆ ناشرینکردنی یان بۆ پەرکردنی هێزی ئۆپۆزیسیۆنی یان بۆ پەرکردنی شەقام یان بۆ بێکەسکردنی شەقام یان ئێستا وای لێ هاتووە ینی کەسە نوخبە و ڕۆشنبیرە دیارەکانی ناو نووسەر و ڕۆشنبیرەکانی ناوکای سیاسی کە خۆیان بەبێ لایەن گەشتوتەوە ناوێرن بێن پشتیوانی لە شەقام بکەن لەبەرەوەی کە تۆمەتێکیان دەدرێتە پاڵیان ینی تۆمەتی لایەن بوونی لایەنداریان دەدرێت بە پاڵ بۆیە کارێک دەکات شەقام ئەو دەسەڵات ئەوە سیاست دەسەڵاتە دەیەوێ شەقام بێکەس بکە شەقام بێ بەرنامە بکە یان پەرت و لێکتریان بکە بە دژمن ئەگەر نامن بەلامەوە زۆر ئاساییە ئەگەر هێزێکی سیاسی ئەگەر ڕێباز خۆزیە وەک ڕەخنەگر یان ئەو سیاستە دووفاقی زۆر ناخۆشە دوو ڕووی هەڵدەم جارێک ڕخنە لە دەسەڵات دەگرێت سەرەتاکەی خۆی ڕخنی لە دەسەڵات دواتریش دێ پشتیوانی دەسەڵاتی خۆی ینی ئەوە ینی دەی ئازاد نییە خاوەنی بیر بۆ چون و ڕای خۆی بێ ئازادە بەس ئەوە تێکدانی فکری کۆمەلگای ئەگەر ناتۆ لەلایەک پشتیوان لە دەسەڵاتێک دەکەی کە 26 ساڵە سەر و سامانی ئەو وڵاتی داژی کردو و دەسەڵاتی داژی کرد و قۆرخی دەسەڵاتەکانی کردووە لەلایەکیش ینی ڕخنەیەکی سوک ئاسا بگری و بێش مناقەشی ئەوە لەگەڵ من بکەی بڵێ ئەم وەسەتێتە زۆرێک لە وەجاهەت و جۆرە لەم پاساوە مبەڕیتیانی ئەمە بینینی وێنەکە نیە وەک خۆی ماوە سیاسی نەخێر بینینی وێنەکە نیە ئەوە لێڵکردنی وێنەکەیە من پێم وایە ئەوە لێڵکردنی وێنەی زۆر باشە ئەنجامی خۆپشان زۆر چاکە با بسم لای کاگە عەبدولخالق کاگە دلێر عەبدولخالق کە ناوەکەی ببرن بە هەڵە خوێنمانەوە کاگە دلێر عەبدوڵڵا نییە کاگە دلێر عەبدولخالقە کاگە دلێر گیان خۆ دەزانی ئێستا لە هەرێمی کوردستان وەکو خۆت ئاماژەت پێدا ئێمە لە بەردەم دۆخێک داین دۆخێکی زۆر ینی هەشاشە دۆخێکی زۆر لاوازە چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی ئابووریەوە چ لە ڕووی کۆمەڵایەتیشەوە هەتا ینی هەر سێکتەرێکی ئەم ژیانی کۆمەڵگایە دەستی بۆ دەبەی هەست بە لاوازیەشی زۆر تێیدا دەکەی هەز دەکەی هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان چی دیکە تااقەت و توانەی ئەوەیان مابێ ئەم هەشاشەت و ئەم لاوازەی ناو کۆمەڵگەی کوردی ینی ڕێک بخەنەوە ئەزانی کاک شۆڕەشە بێ وێنەکە گەورەتر ببینین ئێمە باز لە هەرێمی کوردستانی عراقەکەین عراق شەیەکی باو دەربارەی ڕستێکی باو دەربارەیە وترێ وڵاتێکە کە لە باکووری کوردەکان لە ناوەڕاستی سونەیە و لە باشووری شیعەیە ئەم تەرکیبەیە ئەمەی کە دروست بووە لە بیستەوە بەردەوام تۆ سێ پێکاتەی تەواو جیاواز و ناکۆک بە یەکت تێکەڵ بە یەکتر کردووە ئەوەی کە پێوترێ یەشێتی خاچی ئەم وڵاتە ئاسایشی خاچی ئەم وڵاتە بەردەوام لە بەردەمی مەترسیەوە نەشبووە هەر بۆیەش لە مێژووی دوور و درێژی ئێمە پێش حکمی خۆماڵی کوردی بەردەوام ئێمە میلەتێکی میلەتێکین دوورە پەرێز خراوین لە مافەکانی خۆمان میلەتێکین کە بەدەیان تاوانی نێودەوڵەتیمان بەرامبەر کراوە خەڵکمان تیا چەساوەتەوە قسەکە لەسەر ئەوەیە باز لە ئینتیخاباتە گشتیەکانی داهاتووی عراقەکەی پرسیارەکە گەروا لێ بکەین ئەم عێراقا کە لە مێژووی دروستبوونی دەوڵەت و پێش ئەوەشەوە وڵاتێک بۆ لەسەر خوێن و شیر و ملپەڕاندن و بەدبەختی و ناهەمواری و ناسۆری و هەموو ئەمانە بیناکراوە کورد وەک پێکاتەیەک کە میلەتێکە بڕوای بەوە هەیە خاوەنی هەنێ حەقا لە هەموو دنیاە کە وەکو نەتەوەی خاوەنی دەوڵەت و کیانی ئەوانەی خۆی بێ ئەتوانێت ئەم جارە چی بچنێتەوە دوای ئەم شکستە گەورەیە کە لەسەر دەستی دووهێزی دەسەڵاتداری هەرێمی کوردستان لە 16 ئۆکتۆبەری پارەوە 150 خاکەی کەرکووکی لە دەستداوە ئەزانی
بەڕاست دەتوانێت چی بچینێنیتەوە؟ مایە گریانە بە ئەم کۆتە تەواو بکەم. 15 ساڵ حکمی کەرکووک بکەی کە یەکێک لەم هێزانە بە قودس ناوی ئەبا و یەکێک لەوانە بە دڵناوی ئەبا. 15 ساڵ نەوتەکەی ئەفرۆشی، حکمیەکەی، ئامودەکانی سەرد و سەوزەکەی، پردەکەی پردێ سەرد و سەوزەکەی، خێر و بەرەکەتەکەی ئەخۆیت، پێکاتەکانی تری تورکمان و عەرەب و ئەوانە خراپ ئیدارە ئەدەی، نەتوانی 15 دقە بەرگری لە خاکی ئەم وڵاتە بکەیت. وا بە سووک و ئاسان بیدەیتەوە دەست حکومەتی عێراقی و شکۆی پێشمەرگە کە لە شەڕی داعش و بەرەنگاری داعشا لەسەر ئاسی دنیا وەکو خەڵکی عەگیت هەمون شکۆی پێشمەرگیان شکان، شکۆی کوردیان شکان. ئەمە شکۆی میلەتێک نییە. ئەمە ئەو دوو هێزەیە کە ئێمە چەند ساڵە هاوارەکەین بەڕێزان. ئەم دوو هێزە لە ئاست داواکاری شەقامی ئێمە نین، لە ئاست ئەو هەموو چاوەڕوانێ نین کە میلەتی تێکەشەری ئێمە هەیەی. یعنی مەسەرەن ئەو گۆڕانکاریانەی کە ئێستا دروست بووە، یعنی با پێم وانە بێم گۆڕانکاران هەموو حزبێک و فڵان و فیساروانە دروستی کردووە. میدیای ئازاد و ئەهلی لە 2000ەوە کە دروست دەبێ نەبووتە بەڵندگۆی داواکاری و خەمەکانی خەڵکی کوردستان. بەڵام بەنەتیجە کاتێک ئۆپۆزیسیۆنی سیاسی با خزمەتەکەم، کاتێک ئۆپۆزیسیۆنی سیاسی دروست دەبێ میدیاکەی نەبووتە بەڵندگۆی گەیاندنی خەموو ئازارەکەی. بەڵام لە ڕاستیا تۆ بێ بیرێ بێ من کێشەم لەگەڵ شتێک هەیە لەگەڵ ئەو خەڵکە ناڕازی و هێزەکانی ئۆپۆزیسیۆن ئەوانەی بڕوایان بە گۆڕانکاری هەیە. تەمەن بڕوان بە گۆڕانکاری مەدەنی سلمی لە ڕێی انتخاباتەوە هەیە، بڕوان بە هیچ ڕێکارێکی تونند و تیژی نییە وەکو قەنەعەتی شەخسی خۆم. بەڕەغمی ئەوەی کە مەلا بەختیار دەڵێت کە ئەگەر ئەمان خاوەنی یەک کورسیش من ئیتر هەر ئەوەن کە هەن تۆ هێشتا ینی دوای ئەوەی کە ئەم قسە سیاسیش فڕێ دەدرێتە ناو گۆڕەپانەوە هێشتا ئومێدت بە هەڵبژاردن ماوە؟ بەڵام بێگومان بام انتخاباتە بکرێ، بام انتخاباتە بکرێ، خەڵکی بە ئەمەکی کوردستان قۆڵی مەردانی لێ هەڵماڵن، 150 ڕێژەی یەکەم بدەن بە هێزە بەدیلەکانی یەکێتی و پارتی، ئەو کاتە خەڵک دەتوانێت قسە بکە. بەڵام تۆ لە ڕاستیە ئەو هێزانەی تر کە بەدیلی یەکێتی و پارتی بوون دەنگی ئەویان نەهێناوە کە زاڵم بەسەرەوەیە. ڕاستە هێزی چەکداریان هەیە و فڵانیان هەیە و فیساریان هەیە، بەس بەڕێزان خەباتەکەی ئێمە بۆیە لە مەودووە پێوانەی هەڵسەنگاندنی هێزە سیاسیەکان بە هێزە چەکدارەکەیان نەکرێ بەوەی چەند مەقعدیان لە پەرلەمان هەیە. من نازەمە هەموو نەئارامێ لە چیەوە هاتووە. ئەین تۆ بەتەوێت بە 8 ساڵ هەموو شتێ بگۆڕی، ئەتەوێت بە 8 ساڵ ئیدارەی هەرێمی کوردستان لە دەست دوو ئەختەبوتی گەورە نەجات بیت و کەسیشی چ پێ نەڵێ. پێویستی بە خەباتی مەدەنیە، پێویستی بەوەیە هەمومان لە ئاسی بەرپرسیارەتیا بین، پێویستە هەمومان قۆڵی لێ هەڵماڵین، پێویستە هەمومان ببینە کوتلەیەکی بەشەری گەورە کە داوا بکەین هەرێمی کوردستان پێویستی بە جۆرێک لە سیاسەتی نوێ هەیە. پێویستمان بەوەیە بینای حکومەتی ڕاشد، ئەوەی کە پێوترێ حکومەتی باش بچەسپێنین، حکومەتی باش چەسپاوە لەسەر بەشداریکردنی زۆرینەی خەڵک، لەسەر میدیای ئازاد، لەسەر پرۆسەکانی انتخابات، لەسەر گوێگرتن لە شەقامی کوردی. بەڕێزان ئێستا مەسەلەن ئەو بەدبەختی کە ئێستا ئەمە دووچاری ئەو میلەتە بووە باز لە حەڤەی شوبات کرا. بۆ نمونە ئەگەر یەکێتی و پارتی داواکاریەکانی خەڵکی حەڤەی شوباتیان ئەو کاتە ئەگەر ئەمەیان وەکو هەلێک بخۆزیایەوە بەشێک لەو داواکاریانیان جێبەجێ بکردا، ئێستا خۆیان دووچاری ئەو هەموو پەراوێز خستن و نابوتی ئەکرد لەسەر شانۆی نێودەوڵەتی دنیاە؟ بێگومان نەیانەکرد. خەڵکی ئێمە خەڵکی ئازادی خوازان خۆپیشاندەران خەڵکێکی مەسئول و خەڵکێکی بەرپرسیارن و ئەم خەڵکە کە داوای ئەوەکە گۆڕانکاری بکرێ، بەڵام پێویستە ئەمە بێتە خەمی عام. یعنی مەسەلەن ناکرێت تۆ لە ماڵی خۆتەوە دانیشی هەتا مامۆستا موچینەیە تا مامۆستا بڵین ئازارەکە گاتە ژیرفانی خۆیان هەموو چین و توێژەکانی تر ئەنجا بینە سەرخەت. ئەو کاتەی خەڵکێک لە حەڤەی شوبات هاواریە کرد بەشێک لە خەڵکی باشەمانە کێشەیان چییە؟ بەڕاستی ئەمە ئەمانزانی کێشە هەیە، ئەمانزانی وەیشومەیەکی گەورەی سیاسی کۆمەڵایەتی ئابووی بەڕێوەیە. با بسمە هەولێرینچە کاگە ڕێباز لە کاتێکدا یعنی شتێکی شارەوانی لە هەرێمی کوردستان سەرجەم هێزە سیاسیەکان خاوەنی دەیان ڕێکخرا و هەروەها ڕەنگە سەدان چالاکوانی کۆمەڵی مەدەنی بن ئەگەر بە شێوەیەکی ڕاستە و خۆش نەبێت. لەوە حاڵێکدا یعنی بەم شێوەیە کە کاری مەدەنی و چالاکوانی مەدەنی تێکەڵاو بەو بوعدە سیاسی کە حزبە سیاسیەکان خاوەنینی یعنی مافی خۆمان نییە بەڕاستی بڵین شتێکی ئاساییە، ینی جوڵەی مەدەنی و جوڵەی سیاسی تێکەڵاو بکرێت حتا لەناو هەڵبژاردنیش. بەم جارێشکە ینی بەم شێوەیە پرسیارەکە لە سیاخە بکەمەوە کە ڕەنگە هەر بچێتەوە سەر پرسیاری پێشووترم. ماڵە لە ڕاستیدا من دەمەوێت بەر لەوەی بێمە سەر وەڵامی پرسیارەکەی بەڕێزت بە دیاری کراوی قسە لەسەر کاک یاسین نازانم بەڕاستی و تعلیقێکمە بوو لەسەر قسەکانیە و من زۆر جار
دۆست و نزیکەکانم ڕۆژنامە نووسان چاڵاگوانە مەدەمێکە ئیشەکەین سپاس بۆ خوازمونمان هەیە لە مەجای ڕێکخراوی گلەی ئەوم لێ دەکەن کە من زۆر لە بەرنمەکان لەو هەڵسوڕاوانەی گۆڕان تووڕابم بەڕاستی من هەوڵمدا ئەمڕۆ من ڕێزم هەیە بۆ ڕێیەکەی ئەو من هەوڵ نادەم بەڕاستی و ئازادە چۆن بیر دەکاتەوە بەڵام دەمەوێ لە یەک نقطەدا کە باسی دووفاقیەتی کرد بەوەی کە من ڕەخنە لە دەسەڵاتەگرم من پێشی کاکە یاسین خەڵکی هەولێر دەزانێ زۆر پێشی خەڵکی تر و پێشی دروستبوونی حیزبەکەشی کە بزوتنەوەی گۆڕانە ڕەخنەی جدیمان هەبووە لە حکوومەت و ئێمە بەردەوامیش دەبین نە بۆ خاتری کاکە یاسین نە بۆ خاتری حیزبەکەش ئێمە ڕەخنە ناگرین ڕەخنەی ئێمە بۆ گۆڕانکاریە لە کۆمەلگا ڕەخنەی ئێمە بۆ ئەوەیە کە بە حیزبە سیاسەکانی کوردستان بڵێن خەڵک دێتان بێتاقەت بووە دەتان خەنە زبڵدانی مێژووەوە بۆ ئەوە نییە کە ئێمە دڵی کاکە یاسین و حیزبەکەی خۆش بکەین کە باسی دووفاقیەت دەکا من پێم وایە تعریفی دووفاقیەت لای ئێمە ڕەخنەگرتن نیە کاکە یاسین بەڵکو تعریفی دووفاقیەت لای ئێمە بریتێ لەوەی تۆ لە قیادەی حیزبێک بی و بەرامبەر بە ڤێلایەک بڕۆی ببی بە حیزبێکی دیکە وەزیربی لە حیزبێک و بەڵام بەرامبەر بە چەند دەفتەر دۆلارێک بڕۆیت ناو حیزبێکی دیکە پەرلەمانتار بی و بازرگانی بە دەنجی هەزاران گۆڕانخوازەوە بکەی و بڕۆی ببی بە ئەندام مەکتب لە لقێک لە شوێنێک لە مەکتبێکی پارتی تعریفی دووفاقیەت لایمە ئەوەیە بەڕاستی تۆ وەزیر بی ئەندامی سەرکردایەتی حزب بی یعنی تۆ حیزبێک وەزیرەکەی ئەندامی سەرکردایەتەکەی پەرلەمانتارەکەی بەرامبەر بە ڤێلایەک بڕواتە ناو هێزێکی تر چ جای هەڵسوڕاوێکی وەکو تۆ بەیانی پارتی بانگت بکەم ممچینە سارێکت پێ بدا ببی بە ئەندام ناوچە لە ڕانی و لە شوێنەکەی ببوورە کاگرێ باز من جاری هەڵسوڕاو نیم هەرزوتنەوەی گۆڕان نیم هەموو خەڵک دەزانێت کەسێکی زۆر مەدەنیم لە شەقامە و وێلایەنیشم ئەوە بزانەوە داما کاتدا دووفاقیەت ئەوەیە کە تۆ موچی گشتی بەکاربێنی لە پێناو ئەگەر تۆ قسە بکەی من دوای مەجال نادەم قسە بکەی بەڕاستی من خەتم نەکردی زۆر کاکە گیان جەنابەت ئیسراحەت قسەی خۆت کردووە من مەجال پێم خۆشە ڕاستە بزانین هەرزوتنەوەی گۆڕانی ئەگەر کاک شۆڕش ڕاد نەگرێ خوا ئاگای لێ من دوای نانمێ خولە قسە بکەیت تەشیرت کردووە تۆ مەجال دە قسە بکەم بەڕاستی تا باسی بەکارهێنانی شەقامەکەی ئەم ڕەیانەی جەنابەت زۆر سەطحیە لەسەر سیاست لەسەر بەڕاستی مجتەمەعی مەدەنی بە هیچ زۆرێک ئەوانەی ئەلفوبەی سیاست شارەزان کاکە کارەساتە بەکارهێنانی شەقام لەلایەن حیزبە سیاسەکانەوە بۆ چوونە دەسەڵات ئەمە بەڕاستی کاگڕێباز تۆ بەڕێزت کاگڕێباز تۆ دەڵی کارەساتە بەکارهێنانی شەقام لەلایەن حیزبەکانەوە بەڵام کاگڕێباز با من پرسیارێک لە بەڕێزت بکەم تۆ مەجالی من دەبا پرسیاری لێ بکەم چه شوێنێکی ئەم شەقامە ماوەتەوە هێزە سیاسیەکان هەمویان نەچوو بێتە ناویان وەداگیریان نەکردبێت تا وەکو ئێمە بتوانین ینی شەقام و حیزبە سیاسیەکان لە یەکتری جیا بکەینەوە بە بێگومان وایە ئەم حیزبە سیاسیانەی هەرێمی کوردستان پێش هەر هەمویان پارتی وێچێتی کای سیاسی ئەم وڵاتە وەکای حکومڕانی ئەم وڵاتیان ناشرین کردووە بەڵێ ئەمە جێی گومان نییە کاکە خۆیمە زۆر پێش ئەو خەڵکانە کاکە پێش دروست بوونی ئەم ئۆپۆزیسیۆن و شتە و ئەم حیزبانەی دیکە کاکە خۆڕێی خەڵکی و لە ڕێی ئێمە دەزانی سەدان ڕەخنەمان گرتووە کاکە خۆیمە بۆ خاتری ئەم حیزبە سیاسیانە ڕەخنە ناگرین لە حکوومەت بەڵێ ئەم حیزبە سیاسیانەی کە جەنابەت ناویان دێنی بەڵێ نەیانتوانیوە بێن بە شێوازێکی تەندروست سیاست بکەن کاکە شەقام بەکار نەهاتووە بۆ دابینکردنی ئەو پەڕی خۆشگوزەرانی بۆ کۆی کۆمەلگا کاک شۆڕژیان هەموو هێزە سیاسیەکان شەقامیان بەکارهێناوە بۆ چوونە دەسەڵات و پێشبڕچێ لەسەر ڕەفاهیەتی سیاسی لە کوردستان یعنی من لە چەندین شوێنی دیکەش ئەوە وتووە کاک شۆڕژ ئەم حیزبە سیاسیانی هەرێمی کوردستان بە بەردەوام پێشبڕچیانە لەسەر بەدەستهێنانی زۆرترین ڕەفاهیەتی سیاسی تۆ سەی کە حزبێک هاوی ناوارێک داگیر دەکە حزبێک گردێک داگیر دەکە حزبێکی دیکە دۆڵێک داگیر دەکە حزبێکی دیکە سوزانم شارێکی یاری داگیر یعنی ئەمە بەڕاستی ئەم پێشبڕچەیی هەیە ئەمە فەوزایەکی سیاسی دروست بە لە کوردستان من وتم هێزی نوێ تەجاوزی هێزە تەقلیدەکانی تری نەکردووە تا ئێستا و من حەزەکەم و بەدڵ ئەوم پێخۆشە هێزێک دروست ببێ لە هەرێمی کوردستان تەجاوزی ئەوانە بکە کە هەموو هەوڵ و هەنگاوەکانی بچێتە خزمەتی دابینکردنی ئەو پەڕی خۆشگوزەرانی بۆ کۆمەلگا زۆر باش یعنی خەڵک لە کوردستان چی دەوێت کاکە زۆر باشە بەلای من وڵاتی گرنگ نییە حزبی ئەلف سەرۆکی هەرێمە با سەرۆکی گرنگ ئەوەیە کاکە
ئێمە کێشەمان هەیە مامۆستا 3 مانگە موچەی وەرنەگرتووە زۆر یەکدنیا باشە. قەیران هەیە زۆر باشە ئێمەمانەوێ کاکە ڕێباز. لەم وڵاتە کێشەکانی دەمێ. کۆمەلگا هەل ببێن نەک بێن زۆر باشە خەڵکێک کاکە مزادە ڕێباز. بکە و بەڕاستی ئەم قسانێک کاکە یاسین مزادە زۆر یعنی باشە خۆ زۆر مۆزەخە باشە یعنی. زۆر باشە دواتر کاتت دەدەمەوە ماوە سیاسین دەگوترێ بەفعلی هەندی هەست هەند تەوزیفی ینی ئەو جموزۆڵ و چالاشە مەدەنیانە دەکەن کە لە سەرشەقام هەیە تاوەکو لە هەڵبژارنەکاندا بەرهەمەکەی بچنەوە بنمونە خۆت مامۆستای ئێستا لە دەڤەرەکەی خۆمان بایکۆتی مامۆستان هەیە دەگوترێ چەند هێزێکان بەفعلی نایانەوێت داوام دەست پێ بکاتەوە و فشاریش ناکەن لەو مامۆستایانەی کە وەکو ئینتیمای سیاسی سەر بەخۆیانن کە ڕەنگە زۆری نەبن تاوەکو لە هەڵبژارنەی داهاتوو وەکو خاڵێکی سلبی خراپ لەسەر پارتی و یەکێتی لەسەر ئەدای ئەمان لە دەسەڵات ئەدا سیاسەکەیان بەکاری بێنن دەتوانین کۆڵی ئەمە بکەی بەڕێزم بەڵێ جەسەرتا بۆ ئەوی هەندێک هەڵە هەن بەسەر کاگربازە تێپەڕ نەبێ و خەڵک بینەرانیش بە هەڵەت تێنەگەن من بزوتنەوەی گۆڕان نیم بە هەموو لەبەرەوەش ناکە بڵێم شەرم بۆی بێ کە بزوتنەوەی گۆڕان بەس لەبەرەوەی کە هەو نیم بۆیە بزوتنەوەی گۆڕان زۆر باشە ینی دوای لێپێچانەوە لەم کا بڵێ بەناوی بزوتنەوەی گۆڕان چویتە بەرنامەیەکەوە زۆر باشە شتێکی واقعە دومیشان بەنسبەت پێم خۆشە باسی تعریفی دووفاقی کرد بەڕاستی پێم وەڵامی تەڵەقی خۆتانەوە ئەم تعریفێکتاندا بەڵێ بۆ تەجاوزی ئەمە ناکەن ینی کاتیشی دیاریکراون بۆ قسە هەیە بۆ نایخەیە خزمەت وەڵامی بۆ دوایی وەڵامداتەوە ئایا بۆ ڕەوایە دەسەڵاتێک هەموو دەسەڵاتەکانی لەبەردەستدا بێ هەموو دەسەڵاتەکانی لەبەردەستدا بێ بۆوی ڕەوایە هەموو ئەو شتان مڵکە گشتیانە بەکاربێن لە هەمان کاتدا تۆ هەموو سەرۆت و سامانی هەرێمی کوردستان لەبەردەستدا بێ منەظەمی خێرخوازی پێش جەناب منەظەمی خێرخوازی لە شوێ دنیادا بووە دەسەڵاتداری لە هەرێمی کوردستاندا هەبێ منەظەمی خێرخوازی هەبێ ئەوەیان نێتتان وایە خەڵک برسی بکەن بۆ ئەوەی خەڵک مەجبور بکەن دوای دەنگتان داتێ بە سەدەقە و وەسواڵ و سەدەقە خێری پێ بکەی دوای دەنگت پێ بدە ئەوە منەظەمی خێرخوازی بەکاردێن جگەلەوە ئەوجا تۆ هەستاوی لە ئێستادا بەرەو هەڵبژارنەکانی عێراق دەچین 11,000 قەتع عەرزی لە کاتێکدا مامۆستا هەیە 35 خاڵی هەیە 40 خاڵی هەیە خەریکە پیر بێ دەخانی بەکرێدا تا ئێستا ئەرزەی وەرنەگرتووە بەڵام ڕەوایە ئەتۆ ئێستا لە کاتی هەڵبژاردندا لە حەملەی انتخاباتە 11,000 قەتع عەرز تابەش بکەی بەسەر کەسکاری شەیداندا جارێکی تر مەجبوری بکەیتەوە ناچاری بکەیتەوە دەنگت پێ بدە ئەمە لە شوێی دنیادا شتیوە بۆ بارحاڵ بێمە سەر پرسیارەکەی جەنابەت کە زۆر چاکە زۆر چاکە زۆر چاکە کاکە خۆ من زۆر باشە زۆر باشە زۆر باشە من پرسیاری ئەوم لە بەڕێزت کرد ئێستا بنمونە لە دەڤەرەکەی ئەمە بایکۆتە ئێستا کۆمەڵی هێزی سیاسی هەن بەفعلی دەتوانن فشارە سیاسەکانی خۆیان بەکار بهێنن بۆ ئەوەی ئەگەر بە شێوێکی زوستیش بێت دەرگای مەکتەبەکان بخرێنەوە سەر پێش بەڵام ئەمە ناکەن بۆچی تاوەکو لە هەڵبژارنەکاندا وەکو خاڵێکی ڕەش خاڵێکی سلبی لە هەڵمەتی هەڵبژاردندا لە دژی پارتی و یەکێتی بەکاری بهێنن نەخێت بە شێوەیەکی وان نییە بامەشتەکان تێکەڵ نەکەی من کە گوتم ڕەوایە هێزێکی سیاسی شەقام بەکاربێنی بۆ گۆڕنی حکومڕانی زۆر ئێستاش لەسەر ئەو ڕای خۆم چونکە گۆڕانکاری سیاسی بە چۆن دەکرێت یان دەبێت شەقام بەکاربێنی بە خۆپشاندان و دەسەڵات ناچار بکەیت دەست بچێشێتەوە لە دەسەڵات و جۆرەشی دیکەی حکومڕانی پێک بێ سیستەمیشکی حکومڕانی پێک بێ لەوانەی کە داوای گۆڕانکاری دەکەن یان ئەوە تا بە هەڵبژاردنە تۆ ئەگەر ڕێگای هەڵبژاردن نێرژیرا و شەقامیش لێ قەدەقە بکرێ ناچاری جۆرەشی دیکەیە کە پێدەگوترێ کودەتا کودەتای سەربازیشمان هەیە بۆ گۆڕانکاری لە حکومڕانیدا بەڵام ئەوە هەیە لە مێژووی حکومڕانی دنیادا هەبووە لەو دواییانەشدا لە ماوەی 2 ساڵدا ئەوە لە میسرمان بینی لە ڕووداوەکانی بەهاری عەرەبی بە خۆپیشاندان سیستەمی حکومڕانی حسنی مبارەک گۆڕدرا و لا دادگاش دوایش ئەوە سیسیدێ ئینقلاب دەکات بۆیە ینی مەکتەبەکان و دەستان پێ نەخێت ئەوەی بامە شتەکان تێکەڵ نەکەین بم وەڵامی پرسیارەکەی تۆم نەداوەتەوە تا ئێستا بۆی بێمە سەر وەڵامی پرسیارەکەی جەنابەت مەبەستم لەوەیە لەلایەن هێزە سیاسیەکانەوە بەکاردەهێنرێن فشارتان لێ ناکەن نەخێر بۆ ئەوەی لەلایەک پارتی و یەکێتی عیبدارکەن
ولا لا يشتر بۆ دەنجی ئەوەی مامۆستاش کاکە مامۆستا ناچارە بامە نچینە سەر بابەتی مامۆستا ئەوە شتێکی ترەوە مامۆستایان دوێنێ لە بەرنمەیان نەبووە لەو کەناڵە لە بەرنمەیان هەبوو باس لەوە کراوە ئەوە لە زۆر بەرنامەکاندا ئەوەی مامۆستا ناچارە نەخێر هیچ هێزێکی سیاسی لە پشت بایکۆتی مامۆستایانەوە نیە بەڵام هێزی سیاسی هەیە کە دەیەوێت بایکۆت بشکێنێ حتا دکتۆر هەواڵ ئەو بکرد لە پشت ئەوەی کە بایکۆت بشکێنێ کە بزوتنەوەی گۆڕانەوە بەڕێوەبەری پەروەردە بەڕێوەبەری گشتی پەروەردە تەڵقی بەرپرساریەتێک کە لە چوارچەوەی دەسەڵاتێکدا هەیە کە ڕەنگە زۆربەمان تێیدا بەشدار بین ئەم قسەیە ئەوە بەڵگەیەکە لەسەرەوەی کە هیچ هێزێکی سیاسی لە پشت ئەوە نییە کە بایکۆتی مامۆستایان بەردەوام بێ نەخێر مامۆستایان زۆر بێکەسن لە ئێستادا بێکەسترین کەس لە شەقام مامۆستایانن بەڵام کە بدەڵێم ڕەوایە مامۆستایەوە بەکاربێنرێ بۆ کاری سیاسی ئەوە شتێکی ترە زۆر باشە پێشترش تعریفی ئەوم کرد کە جۆرەکانی خۆپیشاندان جیاوازی هەیە زۆر باشە کە داوای مافزەکەەوەی کە داوای گۆڕانکاری زۆر باشە باز ستەم لە تۆش نەکەم کاگە دلێر قسەیەکت کرد باست لەوە کرد کە پێویستیمان بە سیاسەتی تازە هەیە لە ڕابردوودا دەگوتری لە دوای هەفتەی شوبات دەرفەترا بە کۆمەڵی هێز بە تایبەتی ئەو هێزانەی بە سێ حیزبە ئۆپۆزیسیۆنەکە ناسرا بوون کە نوێنەرایەتی ئەو سیاسەتە تازەیە بکەن کە ئێستا بەڕێزە باسی لێوە دەکرێت دەگوتری ئەم قسەیە تاقی کراوەتەوە ئەم چاوەڕوانیە تاقی کراوەتەوە ئەوەی کە پێویستە دەرفەت بدرێت بە هێزی تازە تا بە سیاسەتێکی تازە سیاست لە هەرێمی کوردستاندا بکات دەگوتری لە ماوەی 4 ساڵی ڕابردوو ئەمەش فەشەلی هێناوە ینی ئومێدت وایە هێشتا چاوەڕوانی ئەوە تەیە کە لە هەڵبژاردنەکانی داهاتوو چوزانمیانە خەڵک بەو ئومێدەوە بەو چاوەڕوانیەوە ینی دەنگ بدا بە هێزە کوردەکان بچێتە سەسوندەکانی دەنگدا من جەماوەری هۆشیاری خەڵکی کوردستانە ناسم لەبەرەوەی ئەیان ناسم چاوەڕوانیم هەیە کە لە ڕێگەی انتخاباتوان گۆڕانکاری گەورە بکەن بەڵام ڕێگەم بە خزمەتێکە فەرموو من ببەخشن هەندێک معلوماتی هەڵە لەم بەرنامەوە ڕۆشت وەکو بەرپرسیارەتی سەرشارم ئەمە هەندێکیان ڕاست بکەم باز لە بەکارهێنانی شەقام و چۆن ئەو بۆ هەیە بچێت ئەم چالاکیە بۆ نەچەوە لێ توێژەرەوانی بواری لێکۆڵینەوە لە هەندێ ئەبعادی سیاسی بۆ نمونە ئێمە لەم بەرنمەیە باسمان لە ناڕزایەتی کرد ناڕزایەتی سەرکێشێ بۆ ئۆپۆزیسیۆنی سیاسی هەموو هێزە بەرهەڵسکارانە ئەو جەماوەرە بەرهەڵسکارەیە کە دژی سوڵتە ئەوەسێت و داوای گۆڕانکاریەکە سێ تەسنیفیان یەکێک لە شێوە پۆلێنبەندیە زۆر ئاسایانی کە کردویانە ئۆپۆزیسیۆنێک لە دەرەوەی پەرلەمانە هەموو هێزە سیاسیانە پێگەێنێ بەشداری انتخاباتەکەن بەڵام دەنگ ناهێنن لە دەرەوەی پەرلەمانەمێنەوە ئۆپۆزیسیۆنی بەشدار لە پەرلەمان وەکو انتخاباتی 2009 گۆڕان و یەکگرتو کۆمەڵی ئیسلامی چوونە کورسیان هێنا چوونە پەرلەمانەوە بەڵام نەچوونە حکومەتەوە بەشدارن لە پەرلەمان جۆری دووەمیان پێوترێ ئۆپۆزیسیۆنی ناحزبی مەبەستمان لە ئۆپۆزیسیۆنی ناحزبی چییە هەموو ئەو گروپ و موزاییک و پێکاتە و شانەی کۆمەڵەکە ئەگرێتەوە کە بەشداری ڕاستەوخۆ لە ژیانی سیاسی لە ڕێگەی ڕێخستنی سیاسی شانەیەکی سیاسی ناکات بۆ نمونە بەڵێ بێگمانەوانیش بۆ نمونە مامۆستایە تااقەتی حزبایەتی نییە بەڵام تااقەتی هەیە مشارەکەی خۆپیشاندانێک بکە مامۆستایە کە بەشداری لە ژیانی سیاسی ڕاستەوخۆ لە ڕێی حزبەوە ناکە بەڵام بەشداری هەڵبەتێکی مزاکۆکردنەوەکە بەش ئەم هاوڕێ بەڕێزەکە ئێستا لێرە دانیشتۆ قساکە لەم تەلەڤیزۆنە جۆرێکە لە مشارەکردنی ژیانی سیاسی یعنی بەشداری سیاسی بەس بریتی نییە لە کارکردن لە حزبی سیاسی حزبی سیاسی زۆر گرنگە تۆ گەر بتەوێ گۆڕانکاری بکەیت تۆ گەر بتەوێ ڕاستەوخۆ بەشێک لە داواکانی خۆت تحقیقی بچی لە ناو هێزێکی سیاسیەوە هەوڵ بۆ ئامانجەکانی خۆت بدەیت بەڵام بۆ نمونە نووسین لە ڕۆژنامە و گوتارەکان کارکردن لە میدیا کارکردن لە گروپەکانی فشار کارکردن لە ڕێکخراوەکانی مجتەمەعی شارستانی ئەمانە هەمووی مشارەکەکردن و بەشداریکردنی سیاسیە ئەنجا بەڕاستی کاک شۆڕژ لێرە جەخل لەسەر خاڵە کراوە ینی لام سەیرە حزبی سیاسی مافی خۆیەتی بۆ نمونە هەوڵی ئەوە بدا قەناعەت بە شەقام بکە بۆ نمونە بەشداری بکە لە چالاکیە مەدەنی و چالاکیە سیاسیەکانیش یعنی تۆ نمونە مافی ئەوەت نییە کارکتەرێک ئینسانێک لەبەرەوەی بۆ نمونە ئەندامی فلان حزبە یان لە هەمانێکی جیاوە نزیکە نایە بەشداری ئەم هینە و نەکات لە شتیوانی ئێستا بۆ نمونە باسی حەڤەی شوبات و ئەوانە کرا یعنی بۆ نمونە وەک چۆن هاوڵاتیانی هەرێمی کوردستان و خۆپیشاندەر و خەڵکی ناڕازی وەک مافێکی ئاسایی بەشداری کردووە لە بەرزکردنەوەی داواکانی خەڵک هەموو هاوڵاتیانەش مافیەوان هەیە ڕۆبجێڕن خۆیان کاندید دەکەن نەخێر خۆیان کاندید ناکەن وەک چالاگەمێنەوە وەک چالاک نامێنەوە بەڵامی خەلەلەکە لەکوێدە ئەمە پرسیارەکە ئەو هەموو بەدبەختی و شێرپەنجەیەک ئێستا لە هەرێمی کوردستان هەیە
باسی ڕێکخراوەکانی مجتەمەعی مەدەنی یا ڕێکخراوەکانی کۆمەلگای شارستانی کرا. ئەزانین ڕێکخراوی کۆمەلگای شارستانی گاپ و سپەیسێک گەڵێتەوە لە بینی حزبی سیاسی و لە بینی ئەمان ئەبنە پردی پەیوەندی لە نێوان داواکاری خەڵک و سوڵتەیە. بەڵام یەکێتی و پارتی چیان کردووە؟ مەسەلەن سێبەریان بە هەموو چین و توێژەکان لە ڕێی ڕێکخراوە داناوە. مەسەلەن یەکێک دێ بە ناوی چالاکی کۆمەڵی مەدەنیەوە قسەکە حزبیشە نەکار حزبیە هەر ڕێک وەکو ئۆرگانێکی حزبی قسەکە و بۆ شێچێتە سەرەوەی بێمە قسەکانیشی وەربگرین ناتوانین لەگەڵ کاڵتریشی پێ بڵێ. یعنی بۆ نمونە کۆمەلگای شارستانی فێڵکردن لە خەڵک بەو شێوە ناکرێت. کۆمەلگای شارستانی هەموو ئەو خەڵکانەیە تیا کارەکەن کە ڕاستەوخۆ لە ناو هێزێکی سیاسیە کار ناکەن لە بڕوایان بەم کەناڵانە هەیە. ئەجا من ئەمەوێ یەک خزمەت بکەم بە یەک شتێک. ئێستا هەمومان لە بەردەمی کێشە و بەدبەختیین. مامۆستایە، فەرمانبەرە، گەنجە، پیرە، بەتەمەنە، ژنە، مناڵە، موچە نییە، شت نییە. بەڵام لاتان وا نەبێ ئێستا ئەمەی کە هەرێمی کوردستان لە قەیرانێکی قوڵایە تەنیا پەیوەندی بەوەی لە دوای 2014ەوە عیلاقەی بینی ناوەند و هەولێر تێک چووەوە موچە نەماوە. نەخێر. لەو ڕۆژەوەی کەیەکێتی پارتی سوڵتان لە هەرێمی کوردستان گرتوتە دەست ئەڵێ مانگەشە و سەر لە ئێوارە دیارم بەدبەختی دەستی پێکردووە ناڕەزایەتی بەردەوام و تا ئێستا شەر درێژە کێشێ. ئەمەوێت بە ئارگۆمنت خزمەتێکم کاک شەڕژیان. ئێستا بۆ نمونە 2005 2006 2007 2008 2009 ئەم 5 ساڵم بۆ ئێوە بە نمونە وەرگرتووە. 2005 3 ملیار و 124 میلیۆن دلاری ئەمریکی هاتووە لە عێراق و هاتووە بۆ کوردستان. 2006 3 ملیار و 560 میلیۆن دلاری ئەمریکی هاتووە. 2007 4 ملیار و 985 میلیۆن دلاری ئەمریکی هاتووە. 2008 8 ملیار و 258 میلیۆن دلاری ئەمریکی هاتووە. 2009 6 ملیار و 149 میلیۆن دلاری ئەمریکی هاتووە. لە کۆیەم 5 ساڵەیە 31 ملیار و 149 میلیۆن دلاری ئەمریکی هاتووە هەرێمی کوردستان. بودجێ هەرێمی کوردستان 357 زیادی کردووە. پرسیارەکە ڕوونە. 357 بودجە زیاد بکە نابێت 357 داواکاری خزمەتگوزاری خەڵکو و بێکاری و باشکردنی بازار و بەرەو پێشبردننی ژێرخان و سەرخانیە وڵاتە باشکرابێت. 2009 کە ئەم هەموو پارەیە هاتوتە هەرێمی کوردستانەوە هێزێکی ئۆپۆسیۆن دروستێ بە ناوی بزوتنەوەی گۆڕان لە نزیکی ئەبێتە دووەم گەورەترین هێزی کوردستان لە دوای پارتیەوە. خۆگەر قسەکە لەسەرەوە بێ ئێستانە ڕزاتی بۆیە هەیە خەڵک مەعاشنی خۆ کاتە ئەم هەموو پارە زۆرەشە بووە. بەڵام سەرکردەی نیشتیمانی نەوشیروان موسفا فەرمێ لە هەر وڵاتێکە پارە زۆر بوو بەڵام پلان بۆ جێبەجێکردنی ئەو پارە بۆ خستنەگەری کەرتە جیاوازەکانی کۆمەلگانە بوو بەدبەختی بەقەت زۆری ژمارەی پارەکە زیاد دەکات. پارەمان زۆر بوو بەڵام نەمانزانیوە چۆن دابەشکەین. پارەمان زۆر بوو بەڵام هەمووی لە فەخفەخە و توێژێکی مشەخۆری هەمووی خواردووە. ئێستا بۆ نمونە ئەو بڕیارەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دەری کردووە هەرچی موچەخۆر هەیە لە هەرێمی کوردستان نیوە موچەیە دەنێ نیوەش بە 2 مانگ جارێک. ئەزانی ئەمە خۆ ئەم نمونەی پێم خۆشە عرزتان کەم. ئەوە وەکو نمونەی ئەو ماڵەوەیە تووشی کێشەیەکی دارایی ئەبێ کوردەواری ئەڵێکەونە سەر ساجی عەلی. ساحێبی ماڵەکە بیرەکاتەوە ئەڵێ دەست بەخۆمەوە بگرم پارە ئەوەنە سەر نییە. بەڵێ ئەبێ دەست بەوە بگرم. لە بری ئەوەی بچێ ئەو پارەی بە قومارەی دۆڕێنێ و ئەیدا بە مەی و پشتی کەمالی لەمە بیژێڕێتەوە ئەچێ لە پارەی شیری مناڵەکەی و خەرجی ماڵ و مناڵەکەی ئیژێڕێتەوە. ئەم حکومەتی هەرێمی کوردستانە هەرچی هەبوو ئەم دوو حزبە ئاخر شتی وا لەکوێی دنیا هەیە دەخیلەی حزب و دەخیلەی دەوڵەت چۆنە بە یەکشت بێ. ئێستا بۆ حزب ئەوەنە دەوڵەمەندە و خەڵک پارەی نییە یەکێتی پارتی بۆنە دەوڵەمەند و خەڵک پارەی نییە. ئەمەش لە ڕاستیە من وەکو ئینسانێک من بە بابەتی نابینم تۆ یەکێتی و پارتی بکەیە تەرازویەک لە تەرازوی وەکو گۆڕان و کۆمەڵ و یەکگرتو حسابیانکەی نەخێر بەڕاستی وانە. باشە ئەمانە بەڕاستی نەوت و قوتی ئەم خەڵکیان زیوە ئەوانە بەرپرسی حکومەت وانە بوون. سەر کاگ ڕێباز کاتم زۆر کەمەوە با دەقەی دەقەونویەک بدەم بە بەڕێزت قسەی ئەوە هەیە کە ئەوانەی دەڵێن نابێ چالاکی مەدەنیەکان و پرۆسەی سیاسی بە تایبەتی لە هەڵبژاردندا تێکەڵاو بکرێ لە ڕاستیدا قسەی ئەو هێزانەیە کە دەیانەوێ هەموو شتێک بۆ غەیری خۆیان بۆ هێزەکانی دەرەوەی خۆیان حرام بکەن. قسەی بەڕێزت چێ لەو بارەوە؟ بەڵێ وڵا کاک شۆڕش ئەمە دەبیت جیاوازی بکەین لە نێوان بەشداریکردن و ئیستیقلالکردن. ئەوەی کە کاک دلێر باز دەکا بەڕاستی دەڵێ ئاساییە کادیری حیزبەکانوانە یان کەسێک ئینتیمای بۆ حیزبەکەی بەشداری بکە منیش لەگەڵۆم بەڵام ئێمە دەبێت جیاوازی بکەین لە نێوان بەشداریکردن و ئیستثمارکردنی ئەم چاڵاچە مەدەنیانە بۆ مەسەلەی چوونەکەنە. شتێکی دیکەی زۆر گرنگ باز لەوە کرا
کە ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی بەڕاستی دەبێت ببێتە پردی پەیوەندی لە نێوان حکوومەتەوە من بە فعلی ئەوە بووە بەڵام وەک چۆن ئاسایی نییە ڕێکخراوێکی کۆمەڵی مەدەنی وەکو ئۆرگانێکی حزب قسە بکە بە هەمان شێوەش ئاسایی نییە کاکە ڕۆژنامەنووسێک بە ناوی سربەخۆ بێ بانگەشەی سیاسی بکە بۆ گروپێکی سیاسی یا سەرکردەیەکی سیاسی بە سەرکردەی هەموو نیشتیمان بشوبهێنێ ئەوەش ئاسایی نییە بەڕاستی وەک چۆن ئاسایی نیە ڕێکخراوێکی کۆمەڵی مەدەنی بڕوا بە تۆخی دەستی هەبێ لە یا بەرپرسیارەتی لە حزب زۆر چاکە کاک ڕێباز کاتم نەما زۆر سپاس دەکەم یەک دقەش دەدەم بە مامۆستا یاسین ئازادی خواز و ڕۆژنامە یەک دقە ئەگەر ڕێگەم کاک ڕێباز کاتم نەما داوای لێبرن دەکەم زۆر معقولە لە ڕێگەی چالاشی مەدەنی بۆ نمونە باوای دابنین بایکۆتی مامۆستایان چالاکیشی مەدەنیە حەق و مافیشی مەدەنی لەبار ببرێ حەق و مافی خوێندنی قوتابیان پرسیارە زۆر جیاوازە لەگەڵ بەرنامەکە زۆر چاکە بۆ اعتیباری کە تۆ مامۆستای و بە بەڵێ کات نەماوە بەڵێ قمارچەکانی دەسەڵات کە چەندین ساڵە پارە و سامانی وڵاتیان دۆڕاندوو لیبەرپرسن مامۆستایان لیبەرپرسن نین کە زۆر چاکە خوێندنی ساڵی خوێندنی قوتابیان بفەوتێت چونکە مامۆستایان بە ناچاری بایکۆتی خوێندنیان کردووە و زۆر چاکە کاتم نەما داوای لێبر دەکەم لە کۆنتڕۆڵ زۆر چاکە وڵامی یەکترتان داوەردوو لە زۆر سپاس دەکەم زۆر بەڕێز کاگە ڕێباز یوسف سەرۆکی تۆڕی ڕێکخراوی مەدەنیەکان لە هەولێری پایتەخت لەگەڵمان بووی هەروە زۆر بەڕێز کاگە دلێر عەبدولخالق نووسەر و ڕۆژنامەنووس هەروە زۆر بەڕێز مامۆستا یاسین عەبدوڵڵا چالاشی مەدەنی سپاسی تۆشەکەم زۆر بەڕێز سپاسان دەکەم دەستان خۆش